باوكا بۆ خاتری خوا باوکە باوکە بیتە پێش عادل باش خۆمە کوژم دوای دایکی بۆ من بمێنم باوکی گیان قوربانە بم خۆ هەموو کەسێ ئەمرێت تۆ بۆچی واکەی تو خوا لەبەر خاتری منە تو خوا دەستەکانە ماچەکەم دوای سەمیرەی دایکی من بۆ بمێنم ئێستا خۆمەڵێمە خوارەوە باوکە تو خۆ باش یاک دوو خۆمەڵێم هەل لەبەر خاتری من تو خوا دەلا تۆ با نەکەم بەسە تاجی قوفلێکە دەربێنم باوکە تە باش سەمیرە تۆ بۆ ڕۆژدی من بۆ بمێنم سەمیرە سنێڵی بەرمینە باوکە تو خوا سڵاوکە کەرەبان چۆنی کاکە فریاکە من چی بکەم لە دەست باوکم وا خەریکە خۆی بەرەیاتەوە دیسانەیە خۆی بکوژێ خێراکە لەگەڵ کاکە سامانە خێرابەرن تو خوا دێڵە باوکە بیتە سەرەوە خۆم فڕێ باوکە تو خوا لەبەر خاتری منە باوکە دەستەکانە ماچەکەمە با بمرم دوای دایکە ژیانم ناوێت باشە لەبەر خاتری من ڕامەکێشەکەی باوکە وام لێ هاتووە کار و کاسبی بەجێ بێڵم هەر بێم بۆ لای تۆ خۆمە کوژم وام لێ هاتووە ئەو قادرمانی بە دەرگا تێگەم یا مەسبەحێکی بۆ دروستکەم مەسبەح بۆ بۆی نەکەویتە خوارەوە ببری یا شوێنێکی پشکە جا خۆم مەلە نازانم دروستی دانێکی پشکۆلەوە بۆکەم ئەزانی چۆن باوکە کاکەی گیان کە گەورە دانیش قسە مەکە لە خۆتەوە ئاخ سەمیرە بۆچی ئەگەر ئەو سەگە تۆ بۆچی کوشت ها بۆ گازی لە من نەکەم من نەجاتم بووە لە ئێوەش باوکە گیان باش بوو باسی ئەو سەگە و کرد ناشکوری نەبێ ئێستا کۆڵانی ئەم وڵاتە هەمووی پڕ بۆ لە سەگی بەرەڵا کەسیش نییە حسابێکی بۆ بکە ئاخر دەوانیە دەبا دوو سەگ خۆی بکردا بە ماڵی منا قەپێکی لە من بگرتا لە پاڵ سەمیرەیە بیناسباکە چۆشتی وە بێت ئەو سەگانە بێ کۆکرێنەوە لە شوێنێکا دانێ و عەزەتی خەڵک نەیەن ڕۆڵە خۆنەکە باوکەکەن ئەزانی چۆن ئەوتم کە گەورە دانێشتی بوو ئەوەنە چەنەمەیە و مەڕێسا ئاخ سەمیرە ها بێت تۆ هێنچی لێ هاتووە ئاسە لە مەجلیسیاوی داچەر وەش بوو بە شەرەف و ناموسی هەرچی ئینسانی مەت هەیە موئەسیسی بۆتۆکس و فیلەر و تاتۆ دایکتان بوو منە جوان بوو ئاقش نەخۆشەویستەکەم باوکەڕۆ ناشرین بوو وایە ڕاستە هین مەقسەدم هەونە چەنەبازی مەکە تۆ نازانم من تێناگەم دایکتان پێستی ئەمەنە ئەستود بوو ئەم سەگە چۆنم قەپە چۆن ناوی پێستیەوە تێنەگەیشتم من ئێستش ئەرێ باوکەی گیان تۆ 6 مانگە هەرڵێ خۆمە کوژم لە گەڕەکە حیا و بردوین دەبەسە واز بێنە ئەرە باوکە گیان ڕاستە کامە مخەفەدەی بۆچیە بەساخە بم نەدایکم یەکەم کەسە ناخیر کەسیشە وەڵایە خۆم چییە خۆی خەفەت باوکەی گیان ئێمە هەموو ماڵ و مناڵ و ئیشمان بەجێ هێشتووە لەبەر خاتری تۆ بەڕای من تۆ پێویستە بە شتێکە خۆتی پێوە بخلافێت ئەخە چی ڕازەکار ڕۆڵە یعنی من بەچێ خۆم مەشغوڵ کەم گوڵە بە ڕەژە بخۆم ها بنێش بجووم چی بکەم چییە بۆ تێناگەی یانی نازانی چیڵێ قسەمەکە ئەمرن نەمێنێت هەتا گەور ڕاوزا و چەنەنەی ڕاستەکە بۆ تێناگەی ئەخی ئەڵێن چی مەقسەدتان چیە ئێوە مەقسەمان ئەوەیە ژر بێنە ژر ژن بێنم بەڵێ ژن بێنم بەڵێ دوای سەمیرە ژن بێنم بەڵێ ئەچم خۆمە کوژم تەواو دوای سەمیرە سەد جارەڵێ خۆمە کوژم خۆشە ناکوژی نایەڵن ناوەڵە دەی ئەگەر ئەم شۆ من ئەمەنە تیئەنتیم نەخوات من نەبم کۆرە باوکە گیان تێنتینە ئەمەی کە بۆ مشکی دانەندی دیە چییە ئەوە بخۆ ئێستا حەزەکە خۆ بکوژی ئەرە وەڵا ئێدەش لێتر بێنە هەسا ئابرنەوە بۆ دەرەوە نەسیحەتی باوشا کرد یەڵە بۆ دەرەوە دەی ئەوە ڕۆمە دەرەوە بەس تاماوی چاو بە من ناکەوێت تێگەشتی لە کار و کاسپی و کردوون زەرەری یەک لۆری سیکۆتینی مشکل لە من ناوە باشە ئەوە ڕۆمیتە قەت من نابی یەڵە بۆ ماڵی خۆتان دەی بەدەست ماچکردن تا ئیجازەم لە دایرە وەرگرت خۆم لە دەوام کرد هەتا چێن لە تانێژە کەلیمە قسە بکەم جارێکی تر هەر نایەمەوە دەی یەڵە کسێکی تۆش یەڵە دەی باوکەی گیان بۆ چۆ بڕۆم من ماڵ و مناڵم بەجێ هێشتووە هاتووم خزمەتی تۆ بکەم تۆ بۆ من دەرەکەی دوای سەمیرە کەسم ناوە یەڵە بۆ دەرەوە دەی کەس دەم ناوە نەوەستێ یەڵە دەی با بۆ خۆم بمرم بە تەنیایی ئاخ سەمیرە ئاخ ژنە خۆشەویستەکەم وای چ داخێکە کردە دڵمەوە سەمیرە باوکە ڕۆکە ناشی الله لەو بانکردنە تخواوا مەکەم و چۆڕکەم بیایە من سوپرایزم بۆ کردووی بەخوا سوپرایز ناخۆم من بۆ ئاخە حەزم لە سوپرایز نییە سوپرایز مفاجئەیە دە باشە قایار هەست بە چیەکەی هەستەکەم ئێستا حاليا عینەن على شیژە فرم بە ئاسمانە جعلشیش کوافڕێ باگە زۆی لێ بکە فڕێ ئەڵم قایار بۆ نیشتێکی خۆش ناکەی والله ئەوسا کە سەمیرە ئاوا چاویەگرتم دەستی بۆنی شفتە و کەلانە و تەڕە پیاز وشتی ئۆی من ئەمیرە تەتەتەتان
ئەوە چییە؟ جليبة موز. جەی لە قۆسکێ؟ جليبة موز. تۆ بڵێت جەلیەکەی خۆمان. هەرچەنە تا چەند بخوارد و هەر مەحەلە بیم خواردو بەڵام با تاقیکەمەوە بزانم. نو 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 نو. بۆ نۆ؟ خۆمی کەم بەدەمتە. ئەوە چییە لەو ناز و نیعمەتە خوا لێو بەزیە بێت. دەمەکە دەمەکە دەمەکە. واو. ئەوە چییە؟ ئەمە تۆ چۆنە دروست کردووە؟ ئەرێ تۆ چیت؟ تۆ گەوهەری؟ تۆ مرواری؟ تۆ چیت؟ دەمەکە دەمەکە دەمەکە. بۆ نیوڕۆ شێمەحشی بۆ دروست دەکەم. شێمەحشی نۆ ناخۆم. بۆ؟ زۆر ناخۆشە نازانم سەمیرە ئەمە ناخۆش لێ ناقیمەکەی ڕەق بوو. من ئەمیرەم. ئەزانی چۆن ئەمیرە؟ شتێکە پێڵم بەخوا نابێت دڵم پشکێنیت. ناوەکەتم گۆڕیوە ئەم شەهر دانیشتم بیر مەکردەوە. ئەم قایل بیکی بەچی قەرارم ما ئەمیرەکە نەهێڵم بیکەم بە میمی. الله. ئەزانی میش حەزم لە قەر نییە؟ حەز لە من نییە ها غەدار منە خۆش نایە من سوتاوم بۆ تۆ؟ ناوەکە دەڵێم؟ ناوەکە ئێ باشە ئەیکەی بەچی؟ قیقی. ئاخر سێریکە ئێستا یعنی قیقی جوان نییە بۆ من شخصیەتەکەم بۆ نییە 60 ساڵم ئەوە تا بچمە دەرەوە تەقاعدە باوام کەن کاقیقی ئەوە جوان نییە هەر عەلەقەل بیکە بە قوقو. تۆ قوقو؟ تۆش میمی. چاول لێ نازانم ئاخر ئێستا وەختی لە دەرگایانە من ڕۆمانسیەتم فولە با بچم بزانم چی یەک دەقە. تۆ ئیسراحەت کە من خزمەتت دەکەم. چییە و ناز و نیعمەتە منی تیام؟ خوایم خۆشیەمان لێ تێگنی. دەزوو وەرەوە بیر دەکەم. هێواش. چۆنی باجی ئەمیرە؟ من ئەمیرەنی میمی. هەلو میمی. هەلو دات هاتوین بۆ لای باوکم. باپی بڵێ. وەرەنەوەی قۆڵم شکا ئەمە باوکم لە کێو بوو بە مدیر عام و سکرتێری. وەڵا بابە باش بۆ بە دایری حکومی. کە قسە لە قسەی گەورەی ئەمە کە 100 جارم پێوتی با بڕێ ژووریا. نا کاکە گیان بەخۆیان سبڕینەمان کە بە فیلم بۆسە. بەشرف ماڵی عەرزی ئەزیە. وەڵا ڕاستەکەی. لە خۆتۆ قسەمەکە بڕە. سلام علیکم باوکە جان چۆنی؟ سڵاو باوکە گیان چۆنی؟ ئەوتم کە گەورە دانیشت بوو ئەوەنە چەنەمەیە دانیشە. ئەوە لەکوێ کوولەکەی ڕۆحم دەوەرە نازانی قوق و 6 مانگ و نیوە چاوەڕێتە؟ ئەی نازانی من بێتوە ژیانم تاڵا؟ دی چییە؟ میوانە؟ خێر بێن؟ زۆر سپاس باوکە گیان. باوکە گیان پیرۆز بێ بە دڵی خۆش لەواشێ گۆڕانکاری و کرد بێ لە ماڵەکە زۆرم پێخۆشە. بەڵێ بەڕاستی من میمی هەموو ژیانی گۆڕیوم لە تەوقی سرم تا بەری پێم چکە ئینسانە بێت مۆدێل بێ. مۆدێرن. مۆدێل بەڵێ. ئەڵم قوقو ئەڕۆم حەس بە چا قاوە نیسکافی کاپوچینە حەستان لە چیە؟ وەڵا عەیامی ڕەحمەتی دایکی منم تڕوتفاقە نەبوو ئەم شتانە هیچی نەبوو. بەس دیش لەمە هەبوو. ئەرە ڕۆڵە 100 جاربانوت کە گەورە دانیش لە خۆتۆ قسە مەکە. بۆسن. باوکە ئەوە کوانە ڕسمەکەی دایکە؟ ها؟ ڕسمی دایکە؟ میمی؟ کوا ڕسمی سەمیرە؟ بەخوا کەسمان نازانین. بێ قەزا بدەیە وازە مۆزوعی ڕسمی دایکتان بێنن ئەزانی چەند بیر مەکردن ئەزان چەند مشتاقی ئێوە بووم. دوو ئەوەنەش مشتاقی دایکە تازەکەتان بووم هەمووتان بەخێر بێن. بالمناسبە کوڕەکەم بەیانی 3 مەڕم بۆ سەربڕی بۆ مەهێنیتەوە ئەم ماڵە. باوکە 3 مەڕ بۆ چییە؟ ئای 3 مەڕ بۆ چیە باوکە؟ تێدەگەێنم کوڕم مەڕێکیان بۆ میمی. ئەوە مەڕێ بۆ دادەمیمی حاڵی بوون ئەی دوانەکەی کە؟ بە هەرسێکیشتان مەڕێکی تر ئەوە دوان یەک دانەشم بۆ سوورەکەیتەوە مەحشی داوەتی ئەو سەگەی پێەکەم کە قەپی لە دایکتان گرتووە.